ناوەختی چی ناوەخت سەعات و نیوەکە دەوامدانراوە لا حول ولا قوة ئەرێ بابە جوان تۆ نابینێ ئێمە لە چی وەزعەکەین دەبڕۆ کاکە بڕۆ بەیانی وەرەوە دەبڕ دەی ئەرێ وەڵی ئینتیفازە بووە ئەوە چیەوە ئەم دایرەوە لە ئینتیفازەکە خراپترە کاکەگیان دایرەکەمان گواستوێتەوە نابینیت گواستانەوە ئاگە بەخۆشی بێ بەخۆشی نەبوو ئای بە زۆرم لێ بوو ئەرێ نەخێر زۆرم لێ ئەرێ بە دووتەنی نەمان گواستەوە بابا بە پیکاوی دووتەنی ئەی دایرەکەی ئەولاتان چی لێ کرد ئێمەش کرێچی بنوە کۆڵ خەڵقە کاکە ئەی لە وڵاتە ڕۆژێ حکومەت کرێکی میلەتە و لە بەعزە جارێکە میلەت عەبدی حکومەتەوە دەوەرە سەر لەم معادلەیە دەرکە معادلەی چی و ڕوت ئەشقەڵەی چی ئەم قسە قۆڕانە چیە لێرەی کەی لە لای ئێمە تووشی مشکلەیەکمان مەکە هەسە بڕۆ دێسە کاکە ناڕۆم من چۆن دڵم یان لەم میحنەتەیە بەجێتان بێڵم یعنی ئێوە من ئەوەنە بەم ڕازیعێکی بێ قیمەت تێگەیشتون ئەگەر ڕاستەکەی هەسە وەرە ژێر زەمینەکە و ئەو دڵا بەس لە ڕغین لەسەر بۆ ئێرە ئاسنەکانە ئەی تەبعا ناتوانم داوای لێبوور نەکەم من بەس سەرم ساغە فەقەرات بەخوا ناتوانم على بالمناسبة ويش ناناسن أو أشياء تنورية كم بوهين كابيشي خاطر تنورة أو هي أفرتها لبريكات تنوري بو جناب أشياء تنوري أم بنوسيبي والله بو عنا نوسيهم خوم داوام كدو ولا سر داواي خوم بيشكش يكم بأختري جن خشك مو منالكاني وميردي دومي لستوكهولم انجا أما أشياء يا قراني داوا كراو أريكا كدو مشك تواو برا بو ترسمي غلطة بعقلم به أي طبعا نا بعكسه نا والله كاكا جان زور معجبين بعقلت وبهيست وبهموت وانا أأمني أما آرزوكا بشرفم أأما بولا روخينت أي دخريكا روخي فردي تحمل أمريكا نبابا والروش بالروش توك ما أبيه أي شيء حكمتك أي حماسة اللي كان لفلسطين ده نوا نبابا وعلاقي بإيمونية من هنا لم ديواري محكمة ئەوە سایقی کۆستەرەکە وتی سوێن و قورعانی خوارەڵێ سێمانگەتەوە بۆ خەریکا ڕوخێ ئەشهەد بالله ڕازەکە بەس کاکەگیان ئێمە عیلاقی ئەم بەزمەمان چیە دەبڕۆ بەیانی وەرەوە هاتی بەخوا سەیرە ئەوە من بەیانی مەجارم نێ سەری خۆشم بخورێنم بۆ بەیانی سەقفتەیەکەی لە بغی دیواری هەیە ڕەسیفەکەی چیەکەی بۆ ئەنی تۆ هەر ئەوانە بە ئیژەزانی کاکە من زۆر لەوە مەشغوڵترم ڕازەکە خاڵ ئەم تۆنی بلێر و کۆندالیزایە فەرموو ئەم کاتە باش خوشکەکەم بەخێر بێ سەر و سەرچاو زەحمەت نەبێ هاتووم و باشەرەکەم بۆ بنووسی تەعینی تازەی نەخێر بە نەقڵ هاتووم بە نەقڵ بەڵێ بە وەڵڵا بیلای ئەمە عقوبەیە ناوە نەقلیەیان کردووە ئەرێ بابە بووە لە هەموو شتێک هاتووەتە دەخولەکەی حەقی مۆزەفین و نەقڵ و تەعین و ئەوانە چییە تۆ مراجعێکی بەسە دەمەداخە ئەزانی چی خوشکەکەم بەڵێ ها ئەها ئاوا ئەڕۆی ئەو ژوورەی بەرامبەر بڕۆ بچۆ بۆ ئەوێ ها ژووری زاتیەیە نانا خوشک و دایکەکەم ئەوە ژووری زاتیە نییە ژووری سۆنەرە ئەگە بەزیای خێرە من نەکرد جا منیشم بە ژووری سۆنەر چییە ئەزانی بۆ خوشکی من بۆی بلامانێ بزانین حامیلە نیت ئەی چونکە ئەگەر حامیلە بی ئەم دوانە مباشەرەکە بۆ نانووسم ناینووسم واللهی ناینووسم تو خوا من ڕایشکارە من هەما وەڵاڵە یەک پیشەک بنێم بە تەبڵی سەری خۆمەوە گەورم نەکەی ئەزانی چییە مۆدەی ئێستا وایە لە پێشەوە پیرۆزبایی و دەستخۆشی و هەموو ئەو شتانە جوانی ئەی ڕازێنی تۆ ئەنجاسی سەیری شتەکانەکەی من ئەو مۆدەیە ئیهمالەکەم ناشی نووسم هەتا شتەکان بە چاوی خۆم نەبینم ئەگەر هی باوکیشم بێت ئەگەر ئەشیاکان ئەنتیکە و عەنابی نەبن وەڵڵاهی پیرۆزباییان بۆ نانووسم دەی ئێستش وازی لەبێنەوە با بڕێن سەیری شتەکان بکەین بە قوربان زۆر این کارە دوایی کە هاتینەوە شتێکە نووسین فەرموو گەورم الله لەم بۆ نەخۆشە ڕاوێشکات بەڵێ گەورم ئەمە بۆنی چی ئەوە نەخۆشە گەورم بۆنی تاریخە ئەی باشە بۆ ئۆپیزیسیۆنی بێقیمەت ئەڵێن تاریخەکەمان بۆ گەن بووە گەورم جۆنە مەعارەزە مەگرە مەعارەزە لە هیچ شتێک رازی نییە هیچ شتێ بە جوانی نابینێ ئەوانەڵێ عینەکی ڕەشیان لە چاوایە یعنی عینەکی ڕەشیان لە چاوایە و شت بە تەڵخیە بینن بەڵێ باش ڕاوێشکات من بیستومە ئەڵێن ئەو کاتەی کە ئەسکەندەری مەقدۆنی کە سوپاکەیان هات و بابلیان گرت هەموو مارێنزەکانیان عینەکی ڕەشیان لە چاوا بوو کە چیتری قوهوڕیش هەر پێەکەنی چاو لێە مارێنزەکان پێ ئاخر گەورم ڕەشی ئەو زەمانە فەرقیە بوو لەگەڵ ئێستاە ڕەشی ئەو زەمانە بە قەدەر سپی سادەی ئێستا دەوری نەبوو الله لەم تاریخە جوانە الله ئەی ئێستا فەرموو بەڵێ ئەمەیان ڕاوێشکات بەڵێ ئەمە چییە
ئەمە گۆزەیە قوربان گۆزە. یعنی ئەمە باو باپیرانمان دروستیان کردووە. بەڵێ قوربان ئەمە 1845 ساڵ پێشەوەی سەرجۆنی ئەکەدی خوا ئافریقا بچێ بۆ عسکەری ئەمە دروست کراوە. 1845 ساڵ پێش ئەوەی سەرجۆنی ئەکەدی ناوی بێتەوە بە موالید و بڕا بۆ عسکەری ئەمەیان دروست کردووە. ئەی ئافرم بەخوا باو باپیرانمان مهم بوون دەستان خۆش بێ. چاولێ لەو زەمانە ئەمەیان دروست کردو و سووریا کردوێتەوە کەچی هێشتا گریسی شەریکەی پێوەیە و بریقەیە ماشەڵاوە لە جوانە. ئەی ئافرم ئەڵڵا باشە ئەڵێم ڕاوێشکات ئەم گۆزانە مێوژ و گەنم و جۆ و چەڵت و کوشتیان تیا کۆ کردوێتەوە. نەخێر گەورەم ئەمە بۆ غەرەزی عسکەری بەکارهاتووە. بە غەرەزی عسکەری؟ یعنی هاتوون قیری کوڵاویان تێ کردووە و کردووانە بەسەر سەری سوپاکەی دوژمنە؟ نا قوربان ئەو زەمانە ژەوان مشکلی قیری شلیان هەبوو هەر ئەزمە بووە چونکە ئەگەر قیریان هەبووە جاتەکەی عربەتیان پێتەواوە کرد. ئەی ڕاوێشکار تۆ بە منەڵی بۆ غەرەزی عسکەری بەکارێنەوە چۆنی بەکارێنێنە؟ ئێستا عەرزی جەنابەت دەکەم. باو باپیرانمان کە دوژمن بۆیان نەهاتووە هجومی بۆ کردوین چوونەتە ناو ئەم کوپە گەورانە و خۆیان شاردوێتەوە بەوە ڕۆحی خۆیان و نیشتیمانەکەشیان پاراستووە. ئەڵڵا لەم تاریخە جوانە ئەڵڵا ئەی باشە ئەمە بڵێ ئەمە خشتی کونکون نییە؟ نەخێر قوربان ئەمە بلۆکە. بلۆکە؟ بەڵێ. باشە ڕاوێشکات بەڵێ بۆ ئەم بلۆکانە بەعزێکیان دوو کون و بەعزێکیان سێ کونن؟ قوربان مەعمەلی ئەو زەمانە وا بووە هی کاتی باو باپیرانمان. بەڵام ئەوە بۆ غەرەزی بیناسازی بەکاریان هێناوە. ئەی ئافرم یعنی باو باپیرانمان ئابەم بلۆکانە خانویان دروست کردووە بۆچینە لێ قەوما و هەژارەکانی کۆمەڵ؟ قوربان باسی کۆمەڵ مەکە کامێرەیەتی تۆ زۆر سەیری. کورە خۆ من باسی کۆمەڵی ئیسلامی و ئەم کۆمەڵ وشانی تر ناکەم بێ قەزابی من باسی چینە هەژارەکانی کۆمەلگای کوردەواری یەکەم. کورە کۆمەلگای کوردەواری چی ئەو زەمانە باو باپیرانمان بەم بلۆکە دیواریان هەڵچنیوە لە هەموو کۆڵان و فەرع و لە هەموو شوێنە ڕئیسیەکانە. بۆ لەبەر چی؟ لەبەر حاڵەتی ئەمنی. حاڵەتی ئەمنی چی؟ آخر حاڵەتی ئەمنی بەردەمی حیزب و مەقەڕەکان و ماڵە مەسوولەکانی ئەو زەمانە. ئەمە لە چۆ؟ ئەمە لەم نزیکی باخی شەعب کورە لەم شارە لە هەمووی ئەزانی چێ لە هەر شوێنێک ماڵە مەسوولی لێبوو حیزبی لێبوو بە بلۆک هەڵێسن یا بلۆکە خڕە گەورەکان. ئەی باشە ئەو بلۆکە خڕە گەورانە چۆن نەهاتوە بۆ مەتحەف؟ وەڵاهی گەورم فلاتەکەی دایرەی مەتحەف هینە مەشینەی هەڵساوە نەمانتوانی لەوە بێنی. ئەڵڵا لەم تاریخە جوانە. دەی باشە با بزانین چیتر ئەی ئەمەیان چییە ڕاوێشکار؟ گەورەمەوە دەبەی نایلۆنە. دەبەی نایلۆن؟ یعنی ئەمەش باو باپیرانمان دروستی کردووە؟ نەخێر قوربان لەم وڵاتانەی دەوروبەرەوە بۆمان ئامدیوەکەن. ئەی باشە کە ئەوان ئامدی و کراوەوی خۆمانیە چییە کا بۆ گەیشتوەتە ئەم مەتحەفە نیشتمانی ئێمە؟ قوربان ئەم دەبە نایلۆنانە دەورێکی مهمی هەبووە لە تاریخی ئەم وڵاتەمانە. دەوری مهم یعنی وەکو چی؟ یعنی وەختی خۆی ژنان ئەم دەبانیان پڕ کردووە لە نەوت 20 لیتری تەواویان تێ کردووە تا ئەم حەدە و کردویانە بە خۆیان و خۆیان سووتانوە؟ نەخێر قوربان لەوانەیە ئەو زەمانە ژوایان بەکارە نابێت بەم دەبانە ئەم سەرشۆستانیان پێڕازانەوەتەوە. چیان تێ کردووە؟ بەنزینی قاچاق قوربان بەنزینی زەرد و سوور و قاوەیانە لەسەر شۆستەکان ڕیزیانە کرد و شۆستەکانیان پێڕازانەوە. لە جیاتی پاتۆنیا وایە. پاتۆنیا چییە گەورە؟ وەڵی نازانم منی لە نەسەکان نووسرام. ئەدەی کوا زەحمەت نەبێت. ئەوە نەسەکەی سێریشی کە بزانە چییە. گەورم پاتۆنیا وەڵی نووسراوە پاتۆنیا. ئەرێ پاتۆنیا چییە کاک؟ گوڵێکی بۆم خۆشی ئەجنەبیە گەورم. چاوە لێیە گەورم ئەم ئەجنەبیانە هەر لە دێر زەمانە و خێر و بەرەکەت بوون بۆ ئەم وڵاتەیە. ئەی چۆن ڕاوێشکار ئەگەر ئەم ئەجنەبیانە نەبوونایە ئاشدا و ئابایی ئێمە و باو باپیرانمان لە چۆ فێری مەسیجون و کەوشی وابوون. ئەی چۆن دەی با بزانین چیترمان هەیە دەی گەورم فەرموو ئەمەش داهێنانێکی تری باو باپیرانمانە. ئەمە چییە ڕاوێشکار؟ قوربان ئەمە پەیژەیە. پەیژە؟ بەڵێ. یعنی ئابەما سەرکەوتون چوون بۆ سەربان بۆ ساوەر هەڵخستن با بۆ سەربان بەڵام بۆ کورسی دەسەڵات بە شتێکی کە سەرەکەوتن.
بەشتێکی تر یعنی بە مەسعەدی کارەبایی سەرەکەوتن گەورم لە مەسعەد سەریعتریان هەبوو شتێکی تریان هەبوو چی بووە؟ سەرشانی جەماوەر بە سەرشانی جەماوەر ئاسەرەکەوتن بۆ کورسی دەسەڵات الله لەم تاریخە جوانەمان چی تر؟ گەورم بەس بە ساقە وەرە ئەم لاوە ئالە شتە نزیک مەکەوەرەوە ئالەوە؟ ئارەوەڵاوە زۆر خەتەرە لە دوور و سەیریکەی باشە بۆ ئەمە چەشی کۆمەڵکوژە؟ گەورم باو باپیرانی ئێمە لە کوێ و چەکەیان هە بۆ چەشی کۆمەڵکوژیی ئەی تۆ ناڵی خەتەرە؟ ئێخۆ هەر چەشی کۆمەڵکوژ خەتەر نییە ئەوە پارەیە پارە زۆر خەتەرە لێ نزیک مەکەوەرەوە ئەمە پارەیە؟ بەڵێ ئەوە پارەیە و دۆلاریشە زۆر خەتەرە دۆلارە؟ بەڵێ بۆ خەتەرە؟ وەڵای گەورم خۆ منیش نازانم مێژی نووسەکان ئەڵێیان لەوەتی ئەم دۆلارە هاتۆتە ئەم وڵاتەوە ئەنفلۆنزای باڵندەی لەگە خۆیان هێنا؟ ناگەورم ئەڵێن لەوەتی ئەو دۆلارە هاتۆتە ئەم وڵاتەوە ئەخلاقی تیان نەما بە تەواوەتی الله لەم تاریخە جوانە ئەی ڕاوێشکان بەڵێ گەورم ئەمە چییە؟ ئەمە ناناسیتەوە قوربان ئەمە شاپوری یەکەمە لە تەمەنی 13 ساڵیە شاپوری یەکەم؟ بەڵێ باشە شاپوری یەکەم کوڕی کێ بووە؟ کوڕی شاپوری سفر شاپوری یەکەم کوڕی شاپوری سفر ئەیجا باشە ڕاوێشکان بەڵێ ئەمە چیەکە لەم مەتحەفی نیشتمانەی ئێمە ئەمە چی هێناوێتی؟ گەورم دزیومانە ئازانی بۆ چونکە ئەوان هەموو تاریخی ئێمەیان نەدزیوە ئێمەش بالمقابل ئەوان لەکەی دەستان خۆش بێ ئافەرم ئیشێکی زۆر چاکتان کردووە بەس ڕاوێشکان بەڵێ من تێناگەم ئەمە بوو ئەوەنە زەرد و زەعیفە قوربان فەقیرە تازە لە ئیمتیحان لێ بۆتەوە هی ئەوەیە ڕازەکەی توخوا معقولە لە گەرمەی ئیمتیحانە ئەم یاری مۆندیاڵە ئیمتیحانیان خسۆتە ئەمەوە ئەوە بەچی بێەکەنی بەدەم